دوای 7 ساڵ لە هەستیاری و نائاسایی دۆخی کەرکووک دوجار پۆستی پارێزگاری کەرکووک گەڕایەوە بۆ کورد و ئەمڕۆ وەکو 54مین پارێزگار ڕێبوارتەها سوێندی یاسایی خوارد و بۆ پارێزگاری کەرکووک. دۆخی کەرکووک لە دوای ئیدارەی نوێی شارەکە دۆخێکی هەستیار و تایبەت دەبێت بە هۆکاری زۆری ناڕەزایی و بربەستەکانی بەردەم ئیدارە نوێیەکە کە پارتی و بەشێک لە عەرەبی سوننە و بەرەی تورکمانی تاکو ئێستا دانی پیانانێن. بەرپرسی مەڵبەندی کەرکووکی کۆمەڵی دادگەری کە لە ڕابردوودا ڕۆڵیان هەبوو لە کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکان و هەوڵدان بۆ پێکێنانی ئیدارەی کەرکووک و وەرگرتنی پۆستی پارێزگار بۆ کورد پێی وایە دۆخەکە بۆ کورد و یەکێتی تایبەت دەبێت چونکە ئەو پۆستە وەکو پێکهاتەی کورد لە شارەکە وەرگیراوە. وەرگرتنەوەی ئەم پۆستەر لەلایەن پێکهاتەی کوردیەوە ئەمیش بۆ خۆی بەڕاستی پێویستە بە هەسیارانە مامەڵەی لەگەڵا بکرێت لەبەرەی ڕاستە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پۆستەی وەرگرتووە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو کورد وەکو پێکهاتەی کورد ئەو پۆستەی وەرگرتوێتەوە و پێویستە مامەڵەیەکی پێکهاتەی کوردیانە مامەڵە بکە نەک بە تەنها تاکڕەوی حیزبیانە و پێویستە هەموو یعنی لەگەڵ هەمووان گفتوگۆ بکە لەگەڵ هەمووان ڕاوێش بکە وەکو پێکهاتەی کورد بزانین کە ئێمە مامەڵە لەگەڵ دۆسیەکە ئاکەین کە ڕەنج و ماندووبوونی زۆر چێشراوە خەڵک ناڕەحەتی زۆر بینیوە تا ئەم پۆستە وەرگیراوەتەوە. لای خۆیەوە ئەندامێکی یەکێتی لانجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت هەوڵ دەدەین لەگەڵ ئیدارەی کەرکووک کار بکەین بۆ بەدیهاتنی داخوازیەکانی خەڵک. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانی بڕوامان بە پێکەوە ژیانە دڵنیا بە بەرنامەی ئێمەش لە ناو پارێزگاری کەرکووک لە ناو پارێزگای کەرکووک یەک شتێک ئەبێ ئەویش ئەوەیە چەسپاندنی پێکەوە ژیانی ڕوحی برایەتی لە ناو هەموو پێکاتەکان لە ناو شاری کەرکووک. بەرنامەی خزمەتگوزاریمان هەیە بە هیوای ئەوەی ئێمە وەکو مەجلس لەگەڵ جەنابی پارێزگارە تیمێکی زۆر بەقوت بین بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی چاک بە خەڵکی شاری کەرکووک بکەین چکە شایستن. بەڕێوەبردننی ئیدارەی نوێی پارێزگای کەرکووک لەلایەن کورد و یەکێتی لە دۆخێکی هەستیار و تا ڕادەیە قورسدا پێویستی بە یەکریزی و تەبایی نێوان پێکاتەکان بەگشتی و کورد بە تایبەتی هەیە بەڵام پێشبینی دەکرێت ناکۆچەکانی نێوان پارتی و یەکێتی لەسەرەوە پۆستە دۆخی کورد بباتە قۆناغێکی دیکەی پەڕململانەیە کە دوجار کوردی کەرکووک زیانی تیا دەکەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.